گروپێک سەربازی ئەمریکی دەچنە سنووری کۆریایی باشوور بۆ پشکنینی ئامێرێک، بەڵام لە کاتی گەڕانەوەیاندا هەلیکۆپتەرەکەیان دەکەوێتە خوارەوە. دواتر بۆیان دەردەکەوێت لە ناو کۆریایی باکووردا، بۆیە دەبێت هەرچی زووە لەوێ دەربچن، ئەگینا دەکوژرێن. سەربازێکی سەردەستی ئەمریکی بە ناوی برۆکمەن بۆ بەیانەیە کە دەچێتە سەر ئەرکەکەی بەرپرسەکەی لەگەڵ سەردەستەیەکی ئەمریکی کە سێبلی ناوە دێنە لای بۆ ئەوەی ئەرکێکی پێڕاستپێرن ئەنجامی بدات. ئەو دەبێت سەردەستەی گروپێک بێت تا بۆ شوێنی GPRێکی کێشەدار بڕۆن. دواتر دەبینین ئەوان خۆیان ئامادە دەکەن. بەڵێندەرێکی بەرگری بە ناوی جاش لەگەڵیان دەبێت بۆ ئەوی ئامێرەکە چاک بکاتەوە. دواتر سواری هێلیکۆپتەرەکە ئەبن و ڕوو لە ناوچەیەکی مەدەنی لە سنووری کۆریایی باکوور دەکەن. دوای ئەوەی هێلیکۆپتەرەکە دەنیشێتەوە، ئەوان یاوەری جاشەکەن و ناوچەکە ئەپارێزن تاوەکو لەگەڵ برۆکمەن بۆ شوێنی GPRەکە بڕۆن و کێشەکەی چارەسەر بکەن. هەر ئەوەندە ئامێرەکە ئەدۆزنەوە، بڕۆکمەن بۆی دەرەکەوێت کە کێبڵەکانی قرتاون، بۆیە پێویستە بەشە قرتاوەکەی پێکەوە پەیوەست بکرێنەوە. بەڵام لە ناکەو لە ناوەندی فەرماندەییەوە پەیوەندیان پێوە دەکرێت کە باوتۆفانێک بڕێوەیە. هەرچی زووە دەبێت ئەرکەکان هەڵوەشێنەوە بۆ ناوەند بگەڕێنەوە، بۆیە دەگەڕێنەوە. هەر لەو کاتەی هەلیکۆپتەرەکە دەست بە فڕینی خۆی دەکات، دەکەوێتە ناو باوتۆفانێکی زۆرە و دەکەوێتە خوارەوە. دوای چەند خولەکێک برۆکمەن دێتە هۆشی خۆی و بۆی دەرئەکەوێت کە هێلیکۆپتەرەکە کەوتووەتە خوارەوە، بە تەواوی تێکشکاوە. برۆکمەن لەگەڵ سێبلی بە زەحمەت لە هێلیکۆپتەرەکە دێنە دەرەوە. دواتر هەوڵەدەن فریایی هاوڕێکانن بکەون. هەمویان تاساون، پەشۆکاون و نازانن کە چی بکەن. سێبلی بەرپرسی گروپەکە لە فڕۆکەکە دێنێتە دەرەوە، بەڵام بۆی دەرئەکەوێت کە بە سەختی بریندار بووە، ئێسکەکانی قاچی شکاوە. دواتر برۆکمەن هەوڵەوە لە برۆکمەنەکات سندوقی فریاگوزاری سەرەتایی لەگەڵ موبایلی مانگی دەستکردی بۆ بێنێت. برۆکمەن دوای ئەوەی موبایلی مانگی دەستکردی بۆ دێنێت، ئەویش خێرا پەیوەندی ئەکات و داوای چۆڵکردنی خێرای لێکات و دەڵێت هێلیکۆپتەرەکەمان کەوتۆتە خوارەوە. بەڵام لە ناوەندەوە پێی دەڵێن چۆڵکردنی خێرا بۆ ئێوە نییە، چونکە ئێوە لە دەروی سنووری ئاسمانی نەتەوەیە گرتوەکانن. بە بیستنی ئەم قسانە برۆکمەن بە تووڕەییەوە دەڵێت ئێمە لە بارودۆخێکی خراپداین، پێویستیمان بە هاوکاریە. هەوڵەدات قەناعەتیان پێ بکات فریایان بکەون. بەڵام کابرای پشت پەیوەندیەکە پێی دەڵێت شتی وا مەحاڵە، تەنها چارەسەر ئەوەیە بۆ ناو. دواتر برۆکمەن بە هاوڕێکانی گروپەکەی دەڵێت هیچ هاوکاری و فریاگوزاریەکمان بۆ نایەت، لەبەرەوەی ئێمە لە ناو خاکی کۆریایی باکوورداین. کاتێکەوان بیسەری ئەم هەواڵە دەبن شۆکە بن، ترسدایان دەگرێت. جاش دەڵێت موبایلی مانگی دەستکردم پێ بدە تا پەیوەندی بکەم بە تیمەکەی خۆم لە سێئۆل. بەڵام برۆکمەن دەڵێت ئەوە مەحاڵە، چونکە بەم پەیوەندیکردنەت شوێنمان ئەدۆزنەوە. دواتر بە گروپەکەی دەڵێت پێویستە هەرچی زووە بۆ ناونیشانی 3763 بڕۆین. فەرماندەدەن بانکی برۆکمەن دەکات، پێی دەڵێت هەرچی زووە. ئێوەی دەڵێت کە ناڕنجۆکێکم پێ بدە تا دوژمن بە خۆمەوە سەرقاڵ بکەم و ئێوە خێراتر بڕۆن. دواتر هەموو گروپەکە لەگەڵ بەرپرسەکەیان کە بریندار بووە بۆ ناوچەی دەرباز بوون دەڕۆن. دوای ئەوەی مەودایەک ئەبڕن، برۆکمەیە هەرچی ئەو بێڵێت تەواوە. دیسانەوە ڕێگەی خۆیان ئەگرنە بەر کۆریای باکوور کە لە ناو دارستانەکە بە دوای گروپە ئەمریکەکەدا بوون بەرەو لای تەقینەوەکە ئەچن. ئالەم کاتە کە جاش زۆر ترساوە، زۆر هەوڵەدا تا گروپەکە خۆیان تەسلیم بکەن، تاوەکو دواتر دەوڵەت خۆی بە دانوستان ئەوان ئازاد بکەن. بەڵام برۆکمەن دەڵێت ئەم ڕێگە چارەیە بێسوودە، زۆر بە ئاسانی هەمومان ئەکوژن. دیسانەوە ڕێگەی خۆیان ئەگرنە بەر، لە ناکاو هێلیکۆپتەرێکی دوژمن دەرەکەوێت بە شوێنی ئەواندا دەگەڕێن. برۆکمەن لەگەڵ گروپەکەی خێرا خۆیان دەشارنەوە تا ئەگەر هات و ئەوانیان دۆزیەوە خێرا بەرگری لە خۆیان بکەن. بەڵام خۆشبەختانە ئەوان نادۆزنەوە و لەو شوێنە دوورەکەونەوە. دوای ماوەیەک لە ڕێگاکەیاندا بە کێڵگەیەک ئەگەن. برۆکمەن بەڕاوێژ لەگەڵ سێبلی بڕیارەدات کە شەو لە کووخێکدا بمێنەوە. دوای ئەوەی ئەو ناوە ئەپشکنن، خێرا ڕوو لە کووخی ناو کێڵگەکە دەکەن. هەر لەو کاتەی دەچنە ناو کۆگای کێڵگەکە، بەرپرسە بریندارەکەیان باری تەندروستی زیاتر تێکەچێت. لە ناکاو خاوەنی کێڵگەکە کە چەکێکی بەدەستەوەیە ئەیان دۆزێتەوە.
بەڵام هەرچی قسە دەکات هیچ کەسێکیان نازان کە چی دەڵێت، بۆیە هەردوو لایەن پەشۆکاون. بڕۆکمەن چەکەکەی دادەنێت تا کابرای کۆری ناچار بکات، ئەویش چەکەکەی دەستی دابنێت و ئارام بێتەوە. دوای ئەوەی سەرکەوتوو ئەبێت و چەکەکەی لێسێنێت بۆی دەرئەکەوێت کە بەرپرسەکەیان مردووە. لەو کاتەی هەمویان مادبوونە و ناڕەحەتن لە بۆ مەرگی بەرپرسەکەیان، پیاوە کۆرێکە بە دەرفەتی ئەزانێت و هەڵدێت، بەڵام زۆر خێرا سەرکەوتوو ئەبن دەستگیری ئەکەن، دواتر دەچنە ماڵەکەی. بەڵام ئەم جارە هاوسەری پیاوە کۆرێکە بە گسکێک هێرشە کاتە سەریان، تا دوای کەمێک پیاوە کۆرێکە هاوسەرەکەی کۆنتترۆڵە کات و هێورێکاتەوە. دواتر گویان لە دەنگە دەنگێک دێت کە لە ژێر زەویەوە دێت. دواتر حەشارگەیەک ئەدۆزنەوە. هەر ئەوەندە کاتێک سەری حەشارگەی ژێرزەمینەکە هەڵەدەنەوە، کچێکە بینین کە لە ترسا لەوێ خۆی شاردوێتەوە و دەگری. دواتر بڕۆکمەن ئەو دێنێتە سەرەوە و بۆ لای دایک و باوکی دێنێرێت، ئەوانیش لە ئامێزی دەگرن. کاتێک شەودا دێت، دوان لە سەربازەکان لە دەرەوە پاسەوانی دەکەن. ئەوانی تر لەگەڵ ژن و پیاوە کۆریەکە و کچەکەیان لە ماڵەوەدان. کچە کۆرێکە کاتێک پرچی کچە سەربازە ئەمریکیەکە ئەبینێت، داوای لێ ئەکات پرچی ئەو وەک پرچی خۆی لێ بکات. سبلیش بە گوێی دەکات و بە دڵی خۆی پرچی بۆ دادێنێت. باوکو و دایکی زۆر دڵخۆشە بن. دواتر دەرفەتیان بۆ دەرەخسێت زیاتر قسە لەگەڵ یەکتر بکەن. ئەم جارە نۆرەی بڕۆکمەنە کە ئەو کاتەی شەو ماوە پاسەوانی بکات. کاتێک ڕۆژە بێتەوە، بڕۆکمەن بە دەنگی ئۆتۆمبیلی هێزەکانی کۆریای باکوور لە خەو هەڵدەسێت، بە خێرایی هاوڕەکانی ئاگادارەکاتەوە و دەڵێت هەرچی زووە دەبێت بڕۆین. پاشان هەموو ئەندامانی گروپەکە خۆیان ئامادە دەکەن بۆی زۆر بە خێرایی بڕۆن. بەڵام سێبلی سندوقی فریاگوزاری سەرەتایی گروپەکە لەبیر دەکات، بۆیە بۆ ناو ماڵەکە دەگەڕێتەوە. لەو کاتەی دەوێت سندوقەکە هەڵگرێت و بیبات، ژن و پیاوە کۆرێکە ئەو کچەکەیان دەخەنە ناو حەشارگە ژێرزەمینەکەیان تاوەکو پارێزراو بن و نەیان دۆزنەوە. بەڵام دوای پشکنین، سەربازەکانی کۆریای باکوور سەرەتا تەرمی بەرپرسی گروپە ئەمریکیەکان ئەدۆزێتەوە. دواتر بە بینینی تەرمی ئەو بەرپرسە لە ماڵەکەیاندا، ئەو ژن و پیاوە بەخایەن و ناپاک هەژمارەکەن، لەبەرەوەی هاوکاری دوژمنیان کردووە، هەردووکیان دەکوژن. دوای ئەوەی ئەوان دڵگرانە بن بە کوشتنی ئەو ژن و پیاوە، لە ناکاو بڕۆکمەن و هاوڕێکانی بەوە دەزانن کە سێبلی لە ماڵەکە بەجێماوە. دوای گەڕانێکی زۆر دوجار ئەفسەری هێزەکانی کوریا حەشارگە ژێرزەمینەکە دەدۆزنەوە. هەر لەو کاتەی دەیەوێت تەقە لە سێبلی بکات، بڕۆکمەن و هاوڕێکانی هێرشەکەنە سەریان دەیان کوژن. سێبلی کە زۆر ترساوە خۆی کۆ ئەکاتەوە و لەگەڵ بڕۆکمەن ئامادەی شەڕکردن ئەبێت. پێکەوە دەست ئەکەن بەڕاوکردنی هێزەکانی دوژمن. دوای چەند خولەکێک لە شەڕکردن، سەربازێکی کۆری هەڵدێت و دەیەوێت پەیوەندی بە هێزەکانی خۆیەوە بکات و ئەمان ئاشکرا بکات. بەڵام بروکمەن خێرا شوێنی دەکەوێت و هێرشە کاتە سەری و دەبێتە شەڕی دەستە و یەخەیان. هەرچەندە سەربازە کۆرێکە زۆر سەرسەختانە دەجەنگێت، بەڵام بروکمەن دوجار دەیکوژێت. دواتر یەکێک لە ئەندامانی گروپەکە کە شێوەی بۆ سەربازە کۆریەکان ئەچێت، جلی مەدەنی لەبەرەکات، خۆی دەکاتە شۆفێری بار هەڵگرێک، تاوەکو ئەگەر ڕوبەروی سەربازانی کۆری بوویەوە گومانی لێ نەکەن. بەڵام هەرچی هەوڵەدات بار هەڵگرەکە دابگیرسێنێت سەرکەوتو نابێت. کچە کۆرەکە پیشانیان نەدات کە ئەو بار هەڵگرە بە خەڵوز کار دەکات. دوای ئەوەی دای دەگیرسێنن، ئەوان بۆ ناونشانی دیاریکراوی خۆیان دەکەونە ڕێ. دوای ماوەیەک لە ڕۆیشتن لە ناکاو، جیبێکی سەربازی لە هێزەکانی کۆریای باکوور ئەوان ئەدۆزنەوە، بەرەولای شۆفێرەکە دەچن. بەڵام هەرچەنێک بە زمانی کۆری قسەی لەگەڵ دەکات، شۆفێرەکە لی تێناگات، نازانێت چۆن وڵامی بداتەوە. بۆیە داواکات لە یەکێک لە سەربازەکان بەشی دواوی بار هەڵگرەکە بپشکنێت. هەر ئەوەندە دەرگاکەی دەکاتەوە، شەڕ و پێکدادان لە نێوانیاندا دەست پێ ئەکات و دوان لە سەربازانی کۆریای باکوور دەکوژێن. بەڵام یەکێک لەوان هەڵدێت. دواتر بڕۆکمەن لەگەڵ دوو لە هاوڕێکانی بەدوایدا دەگەڕێن، بەڵام نایدۆزنەوە. سەربازە کۆریەکە دەگەڕێتەوە تا سێبلی بکوژێت. بەڵام هەر ئەوەندە جاش سەربازە کۆریەکە ئەبینێت، تەقەی لێکات و برینداری ئەکات. بەڵام ئەویش تەقەی لێ دەکات و فیشەک بەرجاش دەکەوێت و بەرگە ناگرێت و دەمرێت. ئێستا کە جاش مردووە، بڕۆکمەن لەگەڵ هاوڕێکانی بەرەو ناونشانی دەرچوون دەڕۆن تا GPR-ەکە دەپشکنێت. ئەو بە هاوڕێکانی دەڵێت بڕیار نەبووە هیچ کەسێک بێتە هانامانەوە، بەڵکو دەبێت ئێمە بۆ لای ئەوان بچین. بڕۆکمەن دەڵێت بە دوای شتێکی نائاسایی بگەڕێن. دواتر هەمووان دەست بە گەڕانی خۆیان دەکەن تا کچە کۆرێکە
شتێک ئەدۆزێتەوە. لەو کاتەی دەیەوێت بەوانی تری بێڵێت ژێر پێی خاڵی ئەبێت و ئەکەوێتە ناو تونێلێکی ژێرزەمینیەوە. ئەوانیشەوی ئەوان کۆتایی تۆنێلەکە ئەبینن بەرەو ڕووی دەچن. کاتێک دەگەنە دەرچەی تۆنێلەکە لە دوورۆ چەند سەربازێکی چەکدارە بینن، بۆیە خۆشحاڵە بن کە ڕزگاریان بووە. هەر ئەو کاتەی کە بڕۆکمەن بانگیان دەکات بە ناوی دێلتا، سەر لە سەربازەکانی کۆریای باکوور دەرەکەن. ئەوانیش پێیان دەزان و تەقەیان لێ دەکەن. دواتر بڕۆکمەن و هاوڕەکانی دەست بە تەقەکردنی خۆیان دەکەن و پاشەکشە دەکەن. سەربازەکانی کۆریای باکوور ژمارەیان زۆر و هەمویان دێنە ناو تونێلەکەوە. شەڕ و پێکدادانێکی زۆر و مەترسیدار لە نێوانیاندا ڕوئەدات. کاتێک بڕۆکمەن دۆخەکە هەڵدەسەگێنێت، بۆ دەزانێت بەم ژمارەکەمەی خۆیان چاریان ناکەن، بە هەموو ئەندامانی گروپە گەڕێڵی فەرماندەکەی بێت و بگەڕێتەوە. دوای شەڕێکی زۆر لە ناکاو فیشەک بەر جلە قەلغانەکەی بڕۆکمەن ئەکەوێتە سەر زەوی. بڕۆکمەن وا دەزانێت دواساتەکانی ژیانەتی لە ناکاو هێزەکانی دێلتا دەرئەکەون، فریایی دەکەون و هەموو سەربازەکانی کۆریای باکوور ئەکوژن. بڕۆکمەنیش ڕزگاری دەبێت. لە دوادیمە لەیرە بە زەردەخەنەکانی بڕۆکمەن کۆتایی دێت. تا باسوخواستێکی تر خواتان لەگەڵ.